بە سڵاوێکی دووبارەوە بینەرانی ئازیز بە لێکدانەوەی هەواڵەوە لە خزمەتتاندان هەروەک لە هەواڵەکاندا هاتبوو بەیانی ئەمڕۆ سیویەکی جۆزەردان ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی سەرڕای کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵک لە بەردەم زیندانی ناوەندی سنە بۆ ڕێگریکردن لە حکمی ئیعدامی هێمن مستەفاوی ئەو لاوە شۆڕشگەڕی لە سێدارەدا و تەرمەکەی ڕادەستی بنەماڵەکەی کرد. خەڵکی ئازادیخواز لە شارەکانی سنە و مەریوان هاوڕێ لەگەڵ بنەماڵەی هێمن مستەفایی لە بەردەم زیندانی ناوەندی سنە کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی ئیعدامی ئەولاو بوون، بەڵام ڕژیمی جنایەتکار بۆ بەیانی ئەمڕۆواتە چوارشەممە ناوبراوی لە سێدارەدا هێمن پێشتر ئەندامی یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم بۆ بە تۆمەتی کوشتنی ئەندامێکی سوپای پاسداران دەست بەسەرکرا، بەڵام بنەماڵەی کوژراوەکە ناوبراویان بەخشی بوو. بۆ لێکدانەوەی زیاتر و تاوتۆکردن داوامان لە بەڕێز کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا بێت و لە ڕێگای ئیسکای پیشکەوت لەگەڵمانە. کاک حەسەن ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ بەشداریت. ئەم کاتێ ئێوە و هاوکارانتان باش و سڵاو هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵی. زۆر سپاس. کاک حەسەن لە سەرەتای ئینەکە باسم کرد کە ئەمڕۆ چوارشەممە ئاگادارن کە هێمن مستەفایی خەڵکی مەریوان کە 12 ساڵ بوو لە زیندان بوو کۆماری ئیسلامی ئیعدامی کرد. دوایین زانیاریتان لەسەرم بابەتە چییە؟ هەروەکو خۆتان وتان کاک هێمن ساڵی 91 لەلایەن هێزەکانی جمهوری ئیسلامیەوە بە تاوانی کوشتنی بە سیزیەک دەگیرێ خانەوادەکەیشی ڕەزایەت دەدەن کە سوکاری و کەسە بەناو کوژراوەکە. ساڵی 96 جمهوری ئیسلامی بەنیاز بوو ئیعدامی کە، بەڵام ناڕەزایەتی خەڵکی سنە و مەریوان و ئەوانە کە بەر دەرگای دادگایان گرت نانهێشتا و تاوانە بکەن. لە جەرەیانی شۆڕشی ژن ژیان ئازادیدا هێمن لە زیندان چالاک بووە، دادستانی سنە زۆر تایبەتی ڕقی لێ هەڵەگرێ و بڕیار دەدا سەر ڕای ئەوەی کە خانەوادەی کوژراوەکەش ڕەزایەتیان داوە ئەو تاوانە ئەنجام بدات و دوێنێ شەوەکە هەر لە ئێوارەوە خەڵکێکی زۆر لە جوانان لە مەریوانەوە چوون تا درەنگانێکی شەو لە دەوروبەری ئاویێر بوون بۆ ئەوەی کە ڕژیم بە معنایەک غافڵگیرکەن. دوای ئەوە سەر لە بەیانی لە سعاتی 3:30 چوونە بەردەمی دادگا کە دەیانزانی قەرارە سعات 4 حکومە ئیجرا بکرێت، لەوێش کۆبوونەوە ئەترازیان بەڕێوە برد، بەڵام ڕژیم کە وەک هەر نظامێکی دیکتاتۆر و سەرەڕۆ هیچ جوابێکی ئەو داخواز و تەوەقوع و ناڕەزایەتیانەی نەداوە و بەداخەوە کاک هێمنیان ئیعدام کرد. جەنازەی هێمن برایەوە کانی دینار خەڵکی ئەوەیە ئەوڕۆ کە بە بەشداری خەڵکێکی زۆر لەوێ بە ئەسپەردەی خاک کراوە و خەڵکی زۆر ناڕەحەت و تووڕەن لەم جنایەتە و جمهوری ئیسلامی بەم کارەی خۆی لاپەڕەیەکی خوێناوی تری بە لاپەڕە ڕەشەکانی کارنامەی جمهوری ئیسلامیدا زیاد کرد. هەر لێرەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە بنەماڵەی کاکە هێمن بە خەڵکی کانی دینار، خەڵکی مەریوان، سنە و هەموو کوردستان دەکەین. بەڵێ کاک حەسەن، خۆشتان ئاگادارن ئەو راپۆرتانەی کە بڵاو بوونەتەوە تەنیا لە ماوەی 15 ڕۆژی یەکەمی مانگی ژوانی 2023دا 82 کەس لە شارۆمەندانی ئێرانی لەلایەن دام و دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی گیراون. هۆکاریان دەست بەسەرکردانە چین و زیاتر لە کام ناوچەدا ڕوودەدات. خۆشتان ئاگادارن ئەمە لە حاڵێکدا کە ماوەی 2 هەفتەیە سپای پاسدارانی کۆماری ئیسلامی هێزێکی زۆری لەسەر سنوورەکانی کوردستان کۆ کردوێتەوە لە ناوچەکانی مەریوان و هەورامان مانۆڕی سەربازی بەڕێوە دەبات. لە جێرێنێ مانۆڕشدا بە بیانی حزوری هێزەکانی پارتی ژیانی ئازادی کوردستان واتە پژا کوێستانەکانی شاهۆ و کۆساڵانی داوەتە بەر هێرشی تۆپخانە و زەرەر و زیانێکی زۆری بە جەنگەڵ و لێرەوار و ژینگەی و ناوچەی گەیاندووە. لێدوانتان لەسەر ئەمە چییە؟ دەزانی دوو شتی جیاوازە هەرچەند لە یەک سیاسەتەوە سەرچاواگرێت تا جێگای بە مەسەلەی دەستگیری و ئیعدام و ئەوانە دەگەڕێتەوە. طبعا ئەمە بەشێک لە پێناسەی جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی هەر لە ساڵی 58 کە سەرکار بۆ ئەوەی کە پایەکانی ئیستبداد و سەرکوتی خۆی دامەزرێنێت بە ئەدام دەستی پێکرد. لە ئەدامی ئەوانەی کە بە کەسانی سەرەوەی سەڵتەنەت بوون، بە دوای ئەوەدا ئەدامی کۆمونیستەکانیان دەست پێ کرد، ئەدامی کرێکاران، ئەدامی ژنان، ئەدامی مجاهدین، ئەدامی چەپەکان و سی خورداد لە ڕاستیدا لەو کاتەدا ئەوجی ئەو وحشیگەریە جمهوری ئیسلامی بوو. بە دوای ئەوەشدا ئەم سیاستانە هەر ئیدامەی بوو کە لە ساڵی 67 جارێکی دیکە لە جەرەیانی ئەو جامە زەهرەکەی کە خومینی خواردیەوە لە پرۆسەی شکستی شەڕی ئێران و عێراق ئەو جێگایی کە لە نظر ئەوانەوە شوێنێکی باش بوو بۆ ئەوەی کە
دڵی خۆیانی تێدا دیقی دڵی خۆیانی تێدا خاڵیکەنەوە زیندان بوو دەوێت نزیکی پێی ئاماری جۆرا و جۆر لەسەرەوەی 5 تا 15,000 کەسیان لە ماوەی 2 هەفتەدا ئەدام کرد کە یەکێ لە ئەندامانی کمیتەی مەرکەر ئەم ڕئیسیە جنایەتکاری کە ئێستا سەر و کۆمارە بنابەرین ئەدام یەکێ لەو پێناسانە بوو کە جمهوری ئیسلامی پێناساکرێت ئەوەی کە لەو ماوەیەدا میزانی دەستگیریەکانی زۆرتر بووە تەنها دەستگیری نییە بەڵکو ئیعدامیشە بەڵکو تیرۆرە بەڵکو کوشتن هەمووی ئەوانە زیادی کردو ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە ڕووداوەکانی ناوخۆی ئێران بە شۆڕشی ژیان ئازادی بەوەی کە جمهوری ئیسلامی ترسی مەرجی لێنیشتووە جمهوری ئیسلامی زۆر نگەرانە و لەولاوە خەریکی نەرمشی قارەمانانەیە لە مەقابڵی غەرب و دنیای دەرەوە و هەمووی ئەوانەدا لەم لایشەوە دێنێت ترس لە ئەترازات و ناڕزایەتیەکانی ناوخۆ ئەو ئەعدام و جنایەتەکانی بردووەتە سەرەوە تا ئەو جێگایی بە مەسئلەی ئەو منتەقانەی دەگەڕێتەوە کە دەوروبەری کۆساڵان و لای سەوڵاوە ئەوانە کە ئەم بردمان و تۆبارانە دەکا ئەوە لە ڕاستیدا ئەو هێزێکی زۆریان هێنا سەر سنوورەکان ئەو هێزەیان بەرحاڵ دەیانویست بە جۆرێک هیچ شتێکیان بۆ نەکرا لەوەی کە مەسەلەن پەرامە بێنە سەر هەرێمی کوردستان ئەوەی کە هەڵتۆ بارانی بارگای حزبەکانیشیان کرا شتێکیان دەست ناکە و جارێکی دیکە کە کردیان بە ڕسوایی بۆیان تەواو بوو بۆ ئەوەی کە نیشانی بدەن ئەم هێزە بێ دەستکەوت نەگەڕاوەتەوە دەستیان کرد بە بردمانکردنی منتەقی کۆساڵن ئەوە لە کاتێکدایە کە بیانوەکەی ئەوان هێزەکانی پژاک لەوێ هیچ عملیاتێکیان ئەنجام نەداوە مەقڕ و بارگایان معلوم نییە هەیە یان نییە یا حزوریان هەیە ئەوان هێزێکن لە پڕێ شوێندا گەڕۆکن دەگەڕێن و مەقڕێک و پایەگا و بارگایکی دیاریکراویان لە شوێنێک نییە ئەمە زۆرتر بۆ تەوجیهی بە باوەڕی من ئەو لەشکرکێشیە بوو کە جمهوری ئیسلامی کردی بۆ نەواری مەرزی لەوێ هیچی دەست نەکەوت و بۆ ئەوەی کە بەهێزەکانی خۆی نیشانی دا قودرەتی هەیە و لایکی دیکەیشەوە دژایەتی خۆی لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ ژینگە لەگەڵ تەبیعەتی سەرسەوزی ئەو منتەقانەی نیشان بدا ئەو ئاورتێبەردان و تۆباران و بردمانانەی کرد کولی ئەمانە کاتەوە بە یەک سیاست یعنی سیاسەتی زەخت و زۆر سیاست لە مەرزا بێ لە شاخ و شێوەکانە بێ لە ناو شارەکانە بێ ئەعدام بێت ڕاودونان بێ هەمووی ئەمانە خزمەتە کاتەوە بۆ سیاستەی کە جمهوری ئیسلامی بە شدت نگەرانە و دەوێت خۆپارێزی تێدا بکە لە ڕاستیدا دیفاعێکی بەسا فعالە دەیکات بە جنایەت دەیکات بۆ ئەوەی کە بەری ئیدامە و درێژەی شۆڕشی ژیان ئازادی بە خەیاڵی خاوی خۆیان پێ بکرد. بەڵێ کاک حەسەن کۆماری ئیسلامی زۆر بە ئاشکرا دەست لەم جنایەتانە هەڵ ناگرێت ئەرکی ئینسان ئازادی خواستەکان ئەرکی هەڵسوڕاوانی مەدەنی چیە بۆی کە بەرگری بکرێت دەبێت چی بکرێت بە بڕۆیەوە من لام وایە تەنها ڕێگایە کە ئێمە ئەمانە مەقاومەتە هیچ ڕێگایکی تر نییە ئەینا قەولی کوردی دەڵێ ئەم وشترە هەر ڕۆژێ لەبەر ماڵێکا دەخەوێ ئەمڕۆکە هەیە منە ڕۆژانی پێشووتر ئەنواعی کەسیان ئەعدام کرد خەڵکی ڕۆژانە جەنازە تەحویل دەدەنەوە و چاوەڕێ شوێنەکانی دیکە بکەن ئەوە لە مەرجی مەحساوە تاکو نێستەکانێ ژینای ئەمینیوە تاکو نێستەکانێ 600 کەسیان لە شقامەکانە لە منداڵی کەمتەمەنەوە تاکوونێ نەوجوانی جوان و خەڵکی زۆر بە ساڵاتچویان قەتڵعام کردووە بۆ یەکانە هیچ ڕێگایکی تر لە بەرابەر خەڵکی ئێرانە نییە بێزگە لە مقاومەتکردن مقاومەتیش خۆ فەردی نییە ئەو جامعە پڕە لە ئینسانی فداکار پڕە لە ئینسانی شۆڕژگێر و دڵسۆز و کۆڵمەدەر بەڵام مقاومەت ئەمرێکی جەمعیە ئەمرێک سازماندراوە ئەمرێک هەر ئەو ناڕزایەتیانی کە ئەوڕۆکە لەبەر وانێک کاکرا بەڕاستی حەقوا بوو کە ئەو وەختی وەرگرتنەوەی ئەو تەرمەی کاکەیە من ببوایە بە ناڕزایەتیکی بەرین لە خودی شاری سنەیە لە خودی شاری مەریوانە و ئەو جوانانەی کە دەکوڵێن بۆ ئازادی بۆ ناڕزایەتی دەبوو ناڕزایەتی دەبڕی نابێ بێڵن ئەو شتانەمان بەسەرات تێپەڕە جمهوری ئیسلامی دەبێت بەهای ئەو تاوانانەی بدات دەبێت ئەو جنایەتانەی کە دەیکات بە ئاسانی تێپەڕی نەکا لە کوردستانە جیالەوە تەنها لە کوردستانی ژیە لە شوێنەکانی دیکەی شاوان ئەو دەستگیریانە ئەو تیرۆرانە ئەو ئەعدامانە ئەو ڕەشەکوژیانە بەشێکە لەو پێناسەیە و ڕێگاکەی تەنیا خۆ سازماندانە خۆ ڕێخستنە و خەباتێکی شێلگیرانەی کوردستانی و ئێرانی سەرتاسەریە لە بەرابەری ئەو جنایەتانی جمهوری ئیسلامیدا من بەڕاستی ڕێگایکی ترم بێژگەلەوە پێشک نایەوە پێم وابێ ئەوە تەنها ڕێگای پاشەکشێکردن بە جمهوری ئیسلامی بەس ئەو خەباتی یەکگرتوانەیە. بەڵێ کاک حەسەن دوای قسەتان چییە من پرسیارێکم نەماوە زۆر سپاس جارێکی دیکە سەرخۆشی لە بنەماڵی کاکێ من دەکەم لە خەڵکی مەریوان و سنەی دەکەم و دەڵێم ئەو ڕووداوەی کە ڕۆیدا ئاخرین ڕووداو نابێت دەبێت خۆمان بۆ بربەرەکانی گەورە ئامادە بکەین لە هەموو جێگایەکە ئەوە هەر
دوێنێکە لە شوێنێکی وەکو ئالبانی پەلاماریان بردەسەر مەقڕی مجاهدین کە لەوێن و لە بەرچاوی ئەمریکا و هەموو و ئەوە نیشانی دەدات کە خۆش باوەڕی بە دەوڵەتانی ئیمپریالیستی و زلهێزەکانیش فقط سەمێکە کە کەسانێک لە ناو جەمەشی کوردستانە چاندیان نە ئەوانە نەشوێنیستە ئێرانیەکانی وەکو کوڕی شاو چێوکی و ئەوانە پاڵپشتی ئەو خەڵکەنین بەڵکو خەڵکی ستەم لێکرا و تەنیا بە خەبات و یەکگرتووی خۆیان دەتوانن بەری ئەو پیلانانە بجێڕن و زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک حەسەن ڕەحمان پەنان دامی کومیتەی ناوەندی کۆمەڵەوە بەشداریتان سپاس. بەڵە بینەرانی ئازیز زۆر سپاس بۆ ئێوەش فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.